ئەم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەر چاوان هاوڕێنی بەڕێز هیوای کاتێکی خۆش و بەختەوەرتان بۆ دەخوازم بەرەو کۆتایی جێژن دەچینوانە ئەمڕۆکە دوا ڕۆژە ئیدی وابزانم گۆشت برژاندن و کەباب خواردن تا ڕادێک دەبێت کۆتایی پێهاتبێ. بەڵێ بەخێر بێن سەر و سەر ساوم هەمووتان باشن ئەو هاوڕێیانەی لە سەرخەتن تکە شتێکمان بۆ بنووسن بزانین دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە یان ناتاوەکو دەست پێ بکەین. بەڵێ وەکو هەموو ڕۆژێک هەوڵەدەین بە تایبەتی ئەمڕۆ لەو چوارچێوەی هەواڵە ئەو هەواڵانەی ئەو ڕووداوانەی پەیوەندیان بە ئێمەوە هەیە هەڵسەنگاندنێکەکەین بەڵام بێگومان ناتوانین لە دەرەوەی ئەو کێشەی کە لە کەنداوی هورموزدا هەیە هەڵسەنگاندن بۆ هیچ بابەتێکین دەبێت پێش هەموو شتێک باس لەوە بکەین. گەورەترین پێشهاتی ئەمڕۆ ئەوەیە کە واشنتۆن و تاران لە درێژکردنەوەی ئاگربەست و ڕێککەوتنی چوارچێوەیی بۆ ماوەی 6 ڕۆژ نزیک دەرکەوتون. ئەوە زۆری میدیاکان باس دەکەن، هەم میدیا ئێرانیەکان هەم میدیا ئەمریکەکان. دەوترێت دانوستانەکان بریتین لەکردنەوەی بەشێک لە گەروی هورموز کەمکردنەوەی سزادان و سنووردارکردنی پیتاندنی یۆرانیۆم. تەماشای ئەو سەردێڕە بکە. دەوترێت ئەوە تەنانەت ئاکسیۆسە، دەوترێت دانوستانەکان بریتین لەکردنەوەی بەشێک لە گەروی هورموز کەمکردنی سزاکان و سنووردارکردنی پیتاندنی یۆرانیۆم. واتە ئەمە بینە ئەو سێ داواکاریانە وە لەگەڵ داواکاریەکانی ئەمریکا لە کاتی جەنگەکەدا بەراورد بکە. 0 یۆرانیۆم، گەروی هورموز هەریچ نەبوو، ئێستاکە هاتوتە سەری، دەبێت پەیوەندیەکانتان لەگەڵ حوسیەکان و حیزبوڵڵا و حەشدی شەعبی بەتەواوەتی دابڕن، ئەمە هەر لە ڕۆژەفدانە دەبێ مەودای موشەکە بالیستیکیەکانتان کەم بکەنەوە، ئەمەش هەر هیچ لە ڕۆژەفدانە. یعنی ئەمە نیشانەیەکی چەند گەورەیە بە تەنیا ئەم سەردێڕە بۆ ئەوەی پێمان بڵێ کە ئێران ئەمریکا دۆڕاندوێتی. دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند لە ژووری بارودۆخی کۆشکی سپی چاوی بە ڕاوێژکاران دەکەوێت بۆ ئەوەی بڕیارێکی کۆتایی لەبارەی ئەوەی کە ئایا ڕێککەوتنەکە بەرەو پێشەوە بچێت یان نابدات. سەرەڕای دیپلۆماسی ئەمریکا دوێنێ و ئەمڕۆ سزای نوێ بەسەر بازرگانی نەوتی پەیوەست بە سەربازی ئێرانەوە سەپاند. سزاکان ئەو کەشتی و کۆمپانیان دەکەنە ئامانج کە تۆمەتیان بە هاوکاریکردنی هەناردەکردنی نەوتی سەربازی ئێرانتان لە چوهینە نەوتی ئێرانە. بازارەکانی نەوت کاردانەوەی ئەرێنیان هەبوو بەرامبەر بە راپۆرتەکانی ئەگەری درێژکردنەوە و ئاگربەست. نرخی نەوت تیخاوی برند کەمێک دابەزی و بازارەکانی بۆرسەی جیهانیش ئەمڕۆکە بەرزبوونەوە بەو هیوایی کە کەشتیوانەکان لە دەرگای هورموز بتوان بە ئاسانی هاتوچۆ بکەن. شڕۆفەکانان بەردەوامن لە هۆشداریدان لەسەر ئەوەی کە ململانەکان بە ناجێگیری ماونەتەوە. راپۆرتەکانی ئەم دوایە باستەوە دەکەن کە ئەمریکا و ئیسرائیل هێشتا بژاردەی گوشاری سەربازی دەپارێزن ئەگەر دانوستانەکان داڕوخێن. لە کاتێکدا ئێران بەردەوامە لە دووبارە بنیاتنانەوەی تواناکانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و پیشەسازی سەربازیدا. تاق ئیتر ئەمە بابەتێکی سەرەکیە و لەو چوارچێوەیە تەماشا دەکەین کوردەکانی ئێران بەگشتی و بە تایبەتی کوردەکانی تاراوگە یعنی کوردە سیاسیەکانی خارجی ئێران و ئەوەی کە پێی دەوترا ئۆپۆزیسیۆنی خارجی ئێرانی هەمویان لەو ڕەوشە نیگەرانن، نەحەقیشیان نیە. ئەوان و بیبی نەتەنیاهۆ بێکەوە نیگەرانن بێگومان. لەسەر ئەمە زیاتر قسە دەکەین هاوڕێیان و ئەمە کاریگەری خۆی لەسەر ناوچەکەمان چۆن دەبێت.
بەخێر بێ سەر و سەر چاوم هەموو شتێک باشە زۆر باشە ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن یەک کەس لەسەر فێسبوک دەبینیم لایکی کردووە بەڵام چەند کەس تەماشامان دەکەن نازانم تکایە لەسەر فێسبوک تەماشای ئەو بابەتانە نەکەن ئێستا کە لەسەر فێسبوک ئەو بابەتە نامینێ بەڵام لەسەر یوتوب بەردەوام دەکات تکایە کەناڵی یوتوب بەکاربێنن واز لە فێسبوک بێن من لەسەر فێسبوک بە تەنیا سەرەتایەک پیشان دەدەم دوای ئەوە بەخۆم ڕەشی دەکەمەوە بەر لەوەی یوتوب بەر لەوەی فێسبوک ڕەشم کاتەوە بەڵام هەموو بەرنامەکە لە کەناڵی یوتوب بەردەوام دەبێت بێزەحمەت لە کەناڵی یوتوب بنووسە هیوا خۆشناو و لەوێشەوە کەناڵەکەی من بدۆزەوە سوبسکرایبی بکە چرکێک لەسەر زەنگوڵەکە لێ بدەن تاوەکو خەڵکێکی زیاتر بتوانن سوود لەو بابەتانە بینین تکایە بەڵێ لەسەر یوتوب بەردەوام دەکەین هاوڕێنی بەڕێز ئەمە هەروەکو وتم شتێکی گشتی بوو کە دووسێ ڕۆژە لە ڕاستی دووبارە دەکرێتەوە لە نێوان ئێران و ئەمریکادا تەماشا دەکەن لە لایەک باس لە ئاشتی دەکرێت بەڵام لە لایەکی دیش نەرمە سلااوان لێبێ لە موابی ئەڵێ کاک ڕێدار لە موابی ئەڵێ دۆلارتان پێبێ بەڵێ سلااو لە تۆش بەخێربێ ئەمە لەلایەک هیوای ئاشتی و ڕێککەوتن زیاتر دەکات بەڵام لە هەمان کاتیشدا تەماشا دەکەن بەردەوام ڕۆژێک نایەک و یانیش هەر ڕۆژ جارێک ئێرانیەکان و ئەمریکیەکە قونجلکێک لێکتری دەدەن یعنی هەردووچیان هێزی ڕەدع لە بەرامبەر یەک ڕادەگرن لە شوێنی خۆیان هەتەوە زیاتر ئێران هێزی خۆی دەوێ نیشان بدا بەڵام ئەمریکا هێز نیشاندا بەڵام کە دەبینی ئێران زۆر بەتوندی وەڵامی دەداتەوە زۆر بەتوندی وەڵامی داتەوە شتەکە لە شوێنی خۆی ڕادەوەستی و ئەمە ڕنگ بێ بەردەوام بێ تاوەکو ئیمزاکردنی کۆتایی بابەتەکەم بەخێر بێ سەر و سەر چاوم ئێستاکە خەڵکێکی زیاتر کۆبووتەوە بەڵێ بەردەوام دەکەین لەسەر ڕووداوەکان لەس باسی ئەو ڕووداوانە دەکەین کە پەیوەندیان بەهێمەوە هەیە و هەندێک هەڵسەنگاندن لەسەر ڕۆژئاوا دەکەین ڕۆژئاوا بەرەوچێ لە کاتێکدا دەبینین کە ئەنەکەسە لە پشتەوە فێڵێکی گەورەی لە پێدەکردووە و لە هەمان کەدا تەماشا دەکەین بەردەوام هاتوچۆ ترافیکی نێوان مەزلوم عەبدی و بارزانیەکان بەردەوامە لە لایەکی دیکە هەردوو هەوتوو بەر لە ئێستا ئەوجەلان لە تێبینیەکیدا کە تێبینیەکە 100% ڕاست بوو ڕاستە بڵاوکردنەوەکەی نەخوازراو بوو بەنسبەت پەکەکە و بەنسبەت حتا بەنسبەت دەوڵەت و بەنسبەت دەم پارتی و ئەوانە بەڵام ئەو نۆتەی کە بڵاو کرایە منیش لێرە لایفێکم لەسەری ساز کرد هەر هەمووی ڕاست بوو لەوێدا تەماشا دەکەین ئۆزەلان باس زۆر بە نێگەتیڤی باسی بنەماڵی بارزانی دەکا باسی ئەوە دەکەین رووسیا و تورکیا تا دێت لە شەڕ نزیکتر دەبنەوە و لە هەمان کەدا باس لە پەروەردەکردنی جیهادی سووریەکان لە عێراق دەکرێت دژ بە ئێران و تورکیا دەیکا ئەو کارە لەسەر ئەمە قسە دەکەین و ئەمانە چێنین و ئەمە تا چڕادەیەک پەیوەندی بە نیگەرانیەکانی رووسیاشەوە هەیە لەسەر ئەمانەش باس دەکەین پێشەم شتێک قەیرانی سیاسی تورکیا تا دێ ڕۆژ بەڕۆژ قوڵتر دەبێتەوە دوای ئەوەی دادگاکانی تورکیا و دادگاکانی ئەردۆغانی چیتر دادگانین ئەمانە بەتەنیا کۆمەڵێک مۆزەفن ئەردۆغان لە قەسرەکەی ئەردۆغان تەلەفۆنێکیان بۆ بە کەیفی خۆیان هەموو بڕیارێک دەدەن و زۆر جار ئەو بڕیارنی کە دەیدێن لەگەڵ یاسا ناکۆکە لەگەڵ دەستوری بچینی ناکۆکە هەر نابێ بە هیچ شێوەیەک نابێ بەڵام لە ڕەوشی تورکیادا دەیکەن ئەویش ئەوەیە کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا سەرکردایەتی جەهت پێیان هەمویان لابرد و سەرکردای کەماڵ قەلەجدار ئۆغڵ و کۆمەڵی کەسی نزیکی کە لە هەڵبژاردن دۆڕاندویانە ئەمانیان هێنان کردیانە سەرۆکی حیزب بەڵام کەماڵ قەلەجدار ئۆغڵ و کەسێکە ئەندام پەرلەمانیە و
واتە حەسانەی پەرلەمانی نییە. ئوزگر ئۆزەر سەرۆکی ئێستای حیزب حیسانەی پەرلەمانی هەیە. کەمال کلژدار ئۆغڵ و کلیلی حیزبی لەبەر دەستدایە ژوورەکەی ئێستا کە پۆلیس چۆڵی کردووە و ئەوی خستۆتە ناوێ و حیسابی بانق و مۆری حیزب و ئەمانەی لایە، بەڵام لە لای ئوزگر ئۆزەر ئەم شتانە نییە جگەن لە شەقام. لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئوزگر ئۆزەر هەڵسا خۆی وەکو سەرۆکی فراکسیۆنی جەهەپا لە پەرلەمانی تورکیادا هەڵ دیاری کرد کە وابزانم جگەل لە 20 پەرلەمانتەر هەموو پەرلەمانتارەکانی جەهەپا هەموو لەگەڵ ئەودانە ئێستاکە و ڕۆژ بە ڕۆژ تەماشا دەکەین کاریگەری خۆی لەسەر حیزبەکەی و جەماوەرەکەی و ئەو جەماوەرەی کە پێشتر بڕیاریشی نەدەدا دەربارەی جەهەپا و هەڵبژاردنەکان و یانیش ئەگەر لە ناچاریش بێ هەندێک مەیلی بۆ لای جەهەپا دەچوو کاریگەری و هەست و سۆزی ئەوان بۆ لای خۆی زیاتر ڕادەچێشێ. هەر لە بۆ هەندێک کەمال کلژدار ئۆغڵ بڕیار بوو ئەنجومەنی حیزب کۆ بکاتەوە، ئێستا کە ئەنجومەنی بۆ کۆ ناکرێتەوە، ناتوانێ هیچ شتێک بکە تاقە شتێک کە کردوویەتی لەگەڵ وەفدێکی ئاک پارتی جەژنانەی پیرۆز کردووە ئەوەی کردویەتی و کەمال کلژدار ئۆغڵ پێشتر چەندین هەڵبژاردننی بە دۆڕاندنداوە بووە وە کەسێکی متەوازی خۆی نیشان دەداوە، کەسێکی پاک و بێگرد نیشاندا، ڕەنگی بێ پاک و بێگردیش بی لە ڕووی مادیەوە، بەڵام پاشان بەشێک لە بەڕێوەبەرایەتیە بە هێزەکەی جەهەپا وەکو ئیکرام ئیمامۆغڵ و مەنسووری هێڤاش و ئەوانە گوتیان لێرەدا هەڵەیەک هەیە، یعنی چۆن دەبێ ئێمە بەپێی هەموو داتاکان دەبێت لە هەڵبژاردن بیبینەوە، بەڵام کەمال کلژدار ئۆغڵ کە دەچێت هەڵبژاردن دەیدۆڕێنێ. هەرسان کەمال کلژدار ئۆغڵیان لە هەڵبژاردن لە سەرۆکایەتی دوورخستەوە، ئوزگر ئۆزەر هات و یەکسەر پارتی جەهەپا بۆ یەکەمین حیزبی تورکیا، وەلە دوای ئەوە تەماشا دەکەین ئەو فێڵ و دەک و دۆڵابەی ئەردۆغان هات ئێستاکە بابەتەکەی خستۆتە ناو قەیرانێکی زۆر گەورە، چونکە وەکو وت کەمال کلژدار ئۆغڵ حیزبەکەی پێکۆ ناکرێتەوە، بەڵام بەڕای دەوڵەت و بەڕای ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی حیزبە و ئەمە چەندی بەچەند تەماشا دەکەین لەلایەکی کە لە نێوان ئەردۆغان و باخچەریدا چی هەیە. باخچەری هەن لە زۆر بواردا تێڕوانینی جیاوازتری هەنە لە ئەردۆغان، ئێمە دەزانی سەرباری ئەوانە متتەفقن تێڕوانینی جیاوازتریان هەیە، بەڵام هەتاوەکو ئێستا یەک قسەی باخچەری نادۆزیەوە کە جێبەجێ کراوی، یەک قسەی باخچەری جێبەجێ نەکراوە. گوتی بە ئاپۆ بڕیاری هەڵوەشانەوەی حیزبەکەی و چەکدانانی حیزبەکەی بدە بە سوود لە مافی هیوە وەربگری، سوودی لە مافی هیوە وەرنەگرتووە. گوتی بە ئەحمەدەکان مەبەستی ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەر و ئەوانەنە کە پێشتر لە سەرۆکی شارەوانی لایەندابوون و قەیومیان خزبوونە شوێنی، گوتی بە ئەحمەدەکان بستنەوە سەرکارەکانیان، سلاحدین دەمیرتاشەکان بستنەوە ماڵەوە، نە دەمیرتاشیان بردەوە ماڵەوە، نە ئەحمەدەکان نیشیان بردنەوە سەرکار. ئەمە نیشانیەدا کە باخچەری ڕاستە کەناڵێکی دەوڵەتە، بەڵام باخچەری ئەو باخچەریە جاران نییە و باخچەری لە بەرامبەر ئەردۆغاندا لەناو دەوڵەتدا ئەو کاریگەریەی نەماوە کە پێشتر چاوەڕێ دەکرێت. ئەمە هەموو ئەمە نیشان دەدا. هەر لە بۆ هەندێک دەبینین ئەردۆغان دەتوانێت ئەم کارە بکە، ئەم جۆرە کارە نەبکە، بەڵام تەماشا دەکەن زۆر وەکو پێویست کارەکان ئەنجامێکی وا بەدەست ناخەن و هەتاوەکو ئێستا دەبینین ئەو دەیگوت مەسەلەی کورد نە چارەسەری دەکەم و نە لە خۆشیان دوور دەخەمەوە بە پێواژوەیەکە کراوە بێ، بەڵام هیچ هەنگاوێک نانین بەو شێوەیە لە بینی جەهەپە و دامپارتی بۆشاییەکە پڕ دەکەمەوە، بەڵام خەریکە ئەو بۆشاییە سەرباریەوەی هەندێک لێدوانی دامپارتی لە بەرامبەر جەهەپە لاوازن. ڕاستە ئەگەر جاران بواە ڕنگ بێ بەهێزتر بوونایە، بەڵام سەرباریەوەش تەماشا دەکەین هەم دەم پارتی ئەگەر لە ناچاریش بێ ناچارە هەندێک دەمی خۆی بکاتەوە، تەنانەت ئەو جەلانیش دەمی خۆی بکاتەوە. ئەمە لە ناچاریش بوو، ڕاستە لاواز بوو،
گوتارەکەی ئۆجلانیش لاواز بوو گوتارەکەی دەم پارتیش لاواز بوو تەنانەت گوتارەکەی ئۆجلان ئەمە دیموکراتیەت نییە وەکو بڵێ لە تورکیادا دیموکراسی وەکو بڵێ لە تورکیادا یاسایە بەو شێوەیە بەڵام ئەمە لە هەمان کەدا نیشان دەدا کە پیلانەکانی ئەردۆغان سەدیسەد جێبەجێ ناکرێن و خەڵک ئێستا کە جاپە بۆتە حیزبێکی مەغدور کراو لە چاوی خەڵکی تورکیادا لە ئاستی نێودەوڵەتیدا بێدەنگێکی زۆر گەورە هەیە چونکە پێویستیان بە تورکایە لە هەواڵی داهاتوودا باز دەکەم بۆ پێویستیان بە تورکایە تەماشا دەکەن ڕاستە ئەگەر بایدن بواە دوو قسەی دەکردن ئەگەر کامێلا هاری سەرۆک وایە دوو قسەی دەکردن ترامپ ئێستا هیچ قسە ناکە بەڵام ئەوانیش لە کرداردا شتێکیان دەکرد نەخێر پێم وانە شتێک بکەن بەگشتی چەندین ساڵم یعنی لە دوای کارتەر هیچ سەرکردەیەکی ئەمریکی نابینین دەربارەی سیاسەتی دەرەوە دەربارەی دیموکراسی لە دەرەوەی ئەمریکادا بتوانانی هەڵوێستێکی کردداری هەبێ ئەوانە دیکانوێستی قسەیان هەبوو بە تایبەتی دیموکراتەکان کۆماریەکان هیچ هەڵوێستێکیان نەبووە بەڵام دیموکراتەکانیش لە کرداردا هیچیان نەکردووە ئەوە لە دوای کارتەر تەماشا دەکەین بەو شێوەیە وا دیارە بەردەوامیش دەبێ بەو شێوەیە هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین بەگشتی وەزعێکی وەها لە تورکیا لە ئارادایە جاپا تاوەکو دێ لەسەر شەقامودن و جەماوەرەکەی بەهێزتر دەبێ و تەحەدای کەمال کەڵژدارۆغڵو ئەڵێ وەرە با بچینە کۆنگرا وەرە با بچینە کۆنگرا بەبێ ئەوەی خەڵک دەربکەی بەبێ ئەندامان دەربکەی چونکە دەبێ ئێستا کەمال کەڵژدارۆغڵو سەدان هەزار کەس دەربکە ئوزگل ئۆزاندەرە کەسی دەرمەکە وەرە ئێمە 2 ملیۆن ئەندامان هەیە وەرە بە لە هەموو شوێنەکاندا بە هەموو کەس لە شوێنی خۆی بمینێ بچینە کۆنگرەیەکەوە ئەگەر ئەتەوە سەرکەوتووی من دەست ماز دەکەم ئەگەر سەریش نەکەوتووی ئەمە واز لە کارەکەت بێنە خزمەت بە ئەجندای دەوڵەتی تورکیا مەکە بەڵام بەگشتی من پێم وایە ئەمانە هەر هەمویان دەست بەتەنیا داخوازیەکانی ئەردۆغانیە ئەمان دەستێکی زۆر گەورەشی لە پشتا یعنی تەماشاکە لە دوانەکانی تۆماس باراک تەماشاکە بەتەنیا لەو چەند مانگانی ڕابردوودا چەندین جارگوتیەتی دیموکراسیەت و سیستەمی فرەحیزبی و پەرلەمانی و ئەم جۆرە شتانەشتی خراپن باشترین سیستەمی دەوڵەتی عوسمانیە لەوێدا دادپەروەریەکی باشتر هەیە دیگەی چەند جار باسی ئەوەی کردووە یعنی کەواتە ئێوە حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە پەرلەمان هەیە ئەمانە هەمویان بەلاوە بنێن سوڵتانێکمان بۆ دروستکەن وەکو چۆن پێشتر فەرهاد پیرباڵ دەیگوت بارزانیوان بۆ بکەنە پاشا و با مەسەرەکە بەو شێوەیە چارەسەر بێ بەڵام ئەمە دەبێ ئەمە بە هیچ شێوەیەک نابێ و ئەمە زۆر زەحمەتە چەند کەشتێکی هەڵگری نەوت لە نزیک کەنارەکانی دەریای ڕەشی تورکیا بە فڕۆکەی بێفرۆکەوان ڕوبڕووی هێرشی فڕۆکەی بێفرۆکەوان بوونەوە هەروەها هەواڵ هەیە لە چالاکی سەربازیەکانی رووسیا کە نزیکی خاڵی ناتۆ بوونەتەوە تا ئێستا ئاژانس هەواڵەکانی رووسیا یعنی ئەو هەواڵە بە تەواوەتی پشتڕاست ناکەنەوە بەڵام ئینکاری ناکەن دەبینین ماوەیەکی درێژە لە بینی رووسیا و ئەوروپادا وا دیارە ئەمریکاشی لە پشتە بەڵام ئەمریکا دەیە بە خۆی نەیەکە بە ئەوروپا بیکە لە نێوان رووسیا و ئەوروپادا کێشەکان بەرەو ئاراستەی جەنگێکی گەورەتر دەڕۆن و زۆربەی زۆری چاودێرانی نزیک ناتۆ ئەڵێن دەبێ رووسیا بۆ ئەوەی هێزی تەحەدی خۆی نیشان بدا هێرش بکاتە سەر دەوڵەتێکی دیکەی ناتۆ جا ئەمە کام دەوڵەتە دەوروبەری رووسیا کۆمەڵێک دەوڵەتی ناتۆ هەن دەوڵەتی بچووکەن دەوڵەتی گەورە هەن ئەمەیان جارێ نازانی بەڵام ماوەیەکی درێژە لە دەریای ڕەشدا بە تایبەتی تەماشا دەکەین جاروبار درۆن هێرش دەکەنە سەر کەشتیە نەوت هەڵگرەکان
جا ئەو کەشتیە نەوت هەڵگرانە چێنە گرنگ نییە، بەڵام لەکوێ هێرشی دەکات لە سنووری ئاوی تورکیادا هێرش دەکاتە سریان. ئەمە زۆر زۆر گرنگە. پێشتریش رووسیا ئەم جۆرە کارانەی کردو، ئێستا کەش دەبێ هەر چاپەمەنی تورکیاش وای لێکەداتەوە، ناتۆش وای لێکداتەوە. لە بۆ هەندێک تەماشا دەکەین، ینی ئەمە پەیوەندی بە هەواڵی پێشووترەوە هەیە کە ئەوروپا و ئەمریکا لایەنگری ئەوەن ئەردۆغانی دۆڕا و ئەردۆغانی کە ناتوانانی ئابووری دروست بکاتەوە، ئەردۆغانی کە ناتوانانی دەوڵات بەڕێوە با دەوڵەت بە قەرارنامە و شتیوا بەڕێوە دەبا، ئەو ئەردۆغانە لەسەر دەسەڵات بمینێتەوە، چونکە لە بۆ بەرژەوەندی ئەوان باشترە و لە کۆتاییدا قسەکانی هەرچێکی دەبن گرنگ نییە، چونکە ئەوانەی بیان هەوێ ئەردۆغان بناسن دەبێت یەک دروشمیان هەبێت. جۆی لە قسەکانی مەگرە تەماشای کردارەکانی بکە. گوێت لە قسەکانی ئەردۆغان گرت ئەتۆ تووشی هەڵە دەبێت تەماشای کردارەکانی بکە. ئەمە زۆر زۆر گرنگە. کردارەکانی ئەردۆغان بە هەموو شێوەیەک لەو ماوانەدا لە خزمەتی ئیسرائیلدا بووە، لە خزمەتی ئەمریکادا بۆ لە چەندین بەرنامە نمونەی یەک بێ گەورەم هێناوەتەوە. هێرشی دەکردە سەر یۆنان خۆی پرچەک دەکرد، ئەمریکای خۆی دەخستنەوە باوەشی ئەمریکا و وایانیش هەموو خاچی یۆنانی کرد، ئێستا کردوتە قەرەقۆلی ئەمریکای و بەریتانی. لە هێرشی دەکردە سەر ئەرمەنستان لە باوەشی رووسیای دەرهێنا چونەوە باوەشی ئەمریکا. هێرشی دەکردە سەر پێدە و پەکەکە هەتا وەکو گەشتە ئاستێکە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلیش بەستنەوەکو ئەمریکاوە گەشتە ئەو ئاستەی ئەمڕۆ لە هەموو بوارەکاندا و لە کوێ تەماشا دەکەین دژمنێکی ناتۆ هەبێ، دژمنێکی خۆرئاوە هەبێ، لەوێ تورکیاشەیە. تەماشاکە لە سۆماڵ و لە لیبیا و ئەوانە لە بەرەوەی هێزی ڤاگنەر و ئەمانە هەن لە سوودان و ئەمانە تەماشا دەکەین بەردەوام هێزێکی تورکیاشەیە. بەو شێوەیە لە بۆ هەندێک ئەردۆغان زۆر بەباشی لە خزمەتی ئیسرائیل و ئەمریکا کار دەکات، بە تایبەتی لە مەسەلەی سووریادا ئەوەی ئیسرائیل 6 ساڵ بوو بۆی نەدەکرا، ئەردۆغان بۆی کرد و لەمەدا پێویستە بەڕاستی ئیسرائیلیەکان سفڵە نەبن، دەبێت دیاریەکی تایبەت بدەنە ئەردۆغان. لە هەمان کاتدا هەر پەیوەندی بۆەوە تەماشا دەکەین لە عێراقدا هەندێک جۆرە هەواڵ هەنە ڕاستیەکانیان تاوەکو ئێستا نازانین دەنگۆنا، بەڵام ئەگەریش نییە ئەمانە دوور بن لە ڕاستی کە تورکیا لە عێراقدا خەریکی پەروەردەکردنی کۆمەڵێک جیهادی سووریا، بەڵام ئەوانە هەر هەمویان ڕەگەزنامەی سووریا نییە و ئەمانە لە عێراق لە شوێنێکدا پەروەردەیان دەکەن و زووە شڕۆڤەکان گومانەکان لە بۆ ئەو دەستن کە ئەمانە لە ئایندەدا لە دژی ئێران بەکاربهێنرێن لە ئایندەدا، چونکە خۆ نازانین ئەمریکا و ئیسرائیل وها بە ئاسانی واز لە ئێران دێنن یان نا، نازانین. یانی ئێمە لە بۆ سووریا شۆڕمان دەگوت، بەڵام وا دەرنەچوو. بۆبوورن تۆزێک هیلاکم لە بۆ هەندێک تەماشا دەکەین گومانێکی واش لە ئارادایە و باس لەوە دەکرێت بەشێک لەو جیهادیانە تەنانەت خەڵکی رووسیا، خەڵکی سۆڤیەتی جاران، خەڵکی رووسیان، خەڵکی ئەو ناوچانان ئەو ناوچە فدراسیۆن و ئۆتۆنۆمیانن کە سەر بە رووسیانە. لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین قەیرانێکی زۆر گەورە لە ئارادایە. کاک ماسیر زۆر سوپاس بۆ پشتگیریت، سوپاس دەکەم، ئەوە وابزانم جاری دووەمینە ئەو پشتگیریە گەورەیە دەدەی، زەحمەتی چێشە، سوپاس دەکەم، زۆر مەمنون. و تەماشا دەکەین هەر لە بۆ هەندێ ڕنگ بێ رووسیا لەمە دووە هەم دەربارەی ئۆکرانیا، هەم دەربارەی ناتۆ و هەم دەربارەی ئەو جیهادیە سووریانەی کە لە عێراق پەروەردە دەکرێن و بە ڕەگەزنامە خەڵکی رووسیان ڕنگ بێ نیگەرانیەکی لە بەرامبەر تورکیا زیاتر بکە و لە ڕۆژانی ئایندەدا کۆبوونەوەی ناتۆ ئەمجارە بە عەنقەست لە تورکیا ئەنجام دەدرێت.
لە بۆ هەندێک تەماشا بکەین بەڕاستی بزانین کە ئەو کێشەیە بەرەو کوێ دەچێ. ماوەیەکی درێژە ئیستیخباراتی بەریتانیا یعنی پێشتر 20 ساڵە ئامادەکاری دەکا کە ئەردۆغان و زلەنسکی بەیەکەوە لە بەرامبەر پوتین و لە بەرامبەر رووسیا بەکاربێنیم و دیارە دەوڵەتی عامیقی تورکیا لە کۆتاییدا ڕێگای کەمدا ئەردۆغان ئەو کارە بکە و پوتینیش تدبیرێکی زۆر باشی وەرگرت بە تایبەتی لە 2016دا کە زانی تورکیا بەکار دەهێنرێ کۆمەڵێک سەفەقاتی کرد یەک لەوانە پەیدانی ئەفرین بوو بێگومان پەیدانی ئەفرین هاوکات سزایەکیش بوو بۆ پەکەکە و هێزەکانی سووریای دیموکراتیک چونکە پێشتر داوای لێکردبوون لەگەڵ ئەمریکا ئیتفاقی استراتیژی نەکەن لەگەڵ رووسیا ئیتفاقی استراتیژی بکەن و مسۆدەیەکی یاساییشیان ئیمزا کرده بوو پێیاندا بوو لەوێدا کە ئۆتۆنۆمی لە بۆ کوردەکان هەبوو لە کوردستان لە ڕۆژ ئاوادا و لە سووریاشدا شەریکی دەسەڵات و رووسیا لە بەرامبەر تورکیادا گاڕەنتی بدە کە ڕۆژ ئاوا و هێزەکانی هەپەگە و ئەوانە دەپارێزی. بەڵام تەماشا دەکەین لەبەرەوەی بۆ ڕێنەوتی دێرە زور و بیرە نەوتەکان گرنگتر بوون لە کۆتاییدا تەماشا دەکەین بزوتنەوەی ئۆزەلانی بە تەنیا لێرەدا مەزلوم عەبدی و هێزەکانی سووریا و دیموکراتی و پێدە تاوانبار نین چونکە من ئاگدارم ئەو بریارە چۆتە قەندیلیش لە قەندیلیش وها ئۆکەی کراوە ئۆکیان کرد کە نەخێر دەبێ لەگەڵ ئەمریکیەکان ئیتفاقی استراتیژی بکرێ گوای استراتیژی و لەوێدا چاویان لەوە بوو لە ژێرناوی شەڕی داعشدا هەم بتوان پارەیەکی باش لە بیرە نەوتەکانی دێرە زور پەیدا بکەن و هەم بتوانن لە ڕێگای وەکوتم شەڕی تیرۆردا بتوانن پەکەکە لە لیستی تیرۆر بێن نەدرەوە ئەمانە هیچیان پێک نهاتن ئەمریکاش ئەوانەی نەپارەست ئەوانەی بە هیچ شێوەیەک نەپارەست ئێستاکە گەشتونەتە چ حاڵەتێک پاشان دێمەوە سەرەوە ئەمە زۆر گرنگە بەڵام دەمەوێت باسی پەیوەندی رووسیا بکەم لەگەڵ ئافریندا یعنی یەک لەو بابەتانە وەکووتم رووسیا پێویستی بوو تورکیا ئیقنا بکە بەڵام بابەتی دیکە رووسیا بەردەوام وایە بە بەردێک دەیوێت سێ چوار چۆرەکە بکوژێ چۆرەکەی دوێمین کە ویستی بیکوژی کوردەکان بوون لەبەرەوەی کوردەکان ئامادە نەبوون لەگەڵ رووسیا ئیتفاقی استراتیژی بکەن چون لای ئەمریکا و ئەو پێی وا بوو ئیتفاقی کوردەکان لەگەڵ ئەمریکا لە کۆتاییدا دەبێتەوە هۆی ڕووخانی بەشار الئەسەد و لەگەڵ ئێران هەوڵیدا لە ڕێگەی ئیتفاقی ئەکسانە ئەستانە بوون سووریا بهێڵێتەوە ماوەیەک هێڵایەوە بەڵام ئەمە زۆر دەوری نەبوو کاتێک رووسیا بە تەواوەتی سەرقاڵی شەڕی ئۆکرانیا بوو و بەشار الئەسەدیش هیچ هەنگاوێکی نانان بە تایبەتی وەکو ڕیفۆرم ئەمجارە تەماشا دەکەین پوتین هیچی بۆ نەکرا بۆ سووریا و سووریا بە تەواوەتی کەوت بەڵێ ئەمانە هەر هەمویان وایەن کرد کە ئەو پیلانەی بەریتانیا لەسەر تورکیای داناوە زۆر سەرکەوتو نەبێ لەو کاتیدا بەڵام ئێستاکە ئایا کە رووسیا ماندوو بۆ لە شەڕی ئۆکرانیا بێهێز بۆ باس لەوە دەکرێت نزیکەی 9 ملیۆن سەربازی لێکوژراوە سەربازی بۆ پەیدا نابێت لە مەودووە لە بۆ هەندێک تورکیا لەوانەیە هەست بکە کە رووسیا لاواز بووە و تورکیا زۆر لەمە دەترسێ کە رووسیا بە سەرکەوتووی لەو شەڕەدا بێتە دەرەوە کۆنتڕۆلی بەسەر دەریای ڕەشە بێت چونکە ئەو کاتە چونکە ئێستا کە تورکیا لە ڕێگای ئۆکرانیا و ڕۆمانیا دەیەوێت کۆنتڕۆلی خۆی لەسەر دەریای ڕەش پارێزی بەڵام کە ئۆکرانیا چوو بەزی لە شەڕەکەدا ئەمە زۆر زەحمەت دەبێت لە بۆ تورکیا هێزی هەژمونگەر چۆن ئێستاکە لە هورموز هێزی هەژمونگەر ئێرانە لە دەریای ڕەشیدا هێزی هەژمونگەر بە تەواوەتی رووسیا دەبێت ئەمە زۆر گرنگە بابینە سەر ڕۆژئاوا و کۆتایی پێبینین لە ڕۆژ ئاوادا دەبینین هەروەکو باسم کرد پێشتر جەماعەتێک هەبوو دەیانگوت بۆ پەیەدە و پەکەکە برایەتی گەلان دەکە برایەتی گەلان پیسە برایەتی گەلان خراپە هەموو کێشەکانیان خست بووە ناو سەبەتەی برایەتی گەلان کە برایەتی گەلان لە هیچ شوێنێکدا پێک نهاتوە پەکەکە پێچ نێناوە
ئەوەندەی من بزانم لەناو پکەکە چۆن ڕۆمانسی چەپگەرمان هەیە برایەتی گەلان و سوسیالیزم و ئەم جۆرەشتانە بەکاردێنن بەڵام ئەمانە لە واقعدا هەبوونێکی وایە نیە لە هەمان کاتدا لەناو پکەکە لەناو هەموو کوردەکاندا ناسیۆنالیستی ڕۆمانسیشمانانە ناسیۆنالیستی ڕۆمانسیشمانانە کە خەریتیان دروستەکەن کلکەچی دەبەنە سەر دەریای سپی و کلکەچی دەبەنە سەر دەریای ڕەش و کلکەچکەی دەبەنە سەر کەندا و ئەم جۆرەشتانە و لە ناوپەکەدا ئەمانەش هەن بەڵام بە کورتی ئەوانەی دەیانگوت پەکەکە برایەتی گەلان دەکە لە سای برایەتی گەلان ئێمە دۆڕانمان و پەکەکیان خستە ناو گوشارێکی زۆر گەورە تەنانەت ئەو جەنانیش لەو ماوەیە بە مەزلوم عەبدی گوتووە ئەتوو زۆر کاری دیکە مەکە خەریکی کاری نەتەوەیی بە کاری نەتەوەیش چییە یعنی سەردانی هەولێر بکە بڕۆلای بارزانیەکان چی یعنی کاری نەتەوەی پەیامێک لە بۆ کۆنگری نەتەوەیی بنووسە چی یعنی کۆنگری کاری نەتەوەیی و تەماشا دەکەین لە پڕەوە ئەو برادرانی دەیان گوت برایەتی گەلان خراپە بە خۆیان چوون برایەتی گەلانیان ئەنجامدا و لە هەڵبژاردننی سووریادا ئەو هەشت کورسیەی کە لە بۆ کوردەکان داناوە هەر هەمیان بۆ خۆیان برد ئەمەیان زانیاریە هاوڕێیان زانیاریەکی دیکە ئێستاکە پێدا پەکێکە زۆر نیگەرانن لەوەی کە ئەنە کەسە ئەنجامی داوە لە ڕاگەیاندندا ئەڵێن نەدەبووە ئێمە گوتمان وەکو کورد ئێمە هەڵسوکەوتکەین یەکگرتوو بین بە هەموو مام بڵێ ئەو ژمارەیە کەمە خەڵکی کورد دەبێت چ کورسی هەبێ بەڵام ئەمە درۆ دڕەسەیەکی زۆر گەورەیە ئەسڵ و ئەساسی نییە بەشداری نەکردنی پێدا بەداخەوە چەند جێگای داخە بەشداری نەکردنی پێدا بەشی زۆری هەمووی لە ترس بووە کادری هەری سەروی پێدا بە من دەڵێ بەرپرسی هەری گەورەی ڕۆژئاوا ئەو ڕۆکە لەوەیە بە من دەڵێ ئەوە ئەڵێ لە ڕاستی کاکە ئێمە نەوێرین بەشداری هەڵبژارد بکەین چونکە ئەمانزانی خەڵک دەنگمان پێ نادا تێگەی ئەمە ئەنجامی چییە ئەنجامی سیاسەتی شەڕە سیاسەتێک کە بە تەنیا پشت بە شەڕ و لێخە هەڤاڵ لێخە و ئەمانە بێ وە کادری ماستاوچی و حەماس و دروشم باز لە دەوروبەری ڕاگەیاندنەکەت هەبن لە سوسیال میدیا کەشدا کەسانی بێ سەلیقە و کەسانی بێتوانە و کەسانی حتى گومان لێکراو لە دەوروبەری تۆ نزیک بنەوە هەر کەسی دیکە هەمووی لە تۆ ڕابکە خۆی بشارێتەوە ئەو هات بەستردی تۆ لە خەڵکدا دەبڕی یەک پاشان لە توانای ئیدارەداندا دادەبڕی لەناو ئەنە کەسەدا گروپ زۆربەی زۆری ئەوانەی ئەنە کەسە زۆربەی زۆری خەڵکانێکن کە پێشتر مۆزەفی حکوومەت بوونا هەندێک دیپلۆمی نیمچە بەرزیان هەیە و یعنی لە چینی ناوەڕاستن بەشی زۆریان ئەمانە جیاواز بیر دەکەنەوە بەرژەوەندیەکانیشیان جیاوازترە و لە هەمان کاتدا ئەمانە ئەکرێ لە ڕووی ئیداریشدا لە تۆ زیاتر بەتواناتر و پێشکەوتو تر بن چون کاتۆ ئەو هەموو ماوەیە بەتەنیا خۆت بە کۆمەڵێک دروشمی ڕۆمانسی چەپ و ڕۆمانسی ناسیۆنالیستانە خەریک کردووە لە بۆ هەندێک تەماشا دەکەین بەڕاستی مەسەلەکە لەو چوارچێوەدا بۆ پێدا دووبارەی دەکەمەوە نەوێراوە بچیتە هەڵبژاردن نەوێراوە لە ژێر ناوی بایکۆت ئەو وەها خۆی شاردێتەوە بەڵام نەوێراوە بستە هەڵبژاردن هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین بابەتەکە لەو چوارچێوەیەدا ئینسان بەدەست بگرێ باشترا بەڵام ئەمەشیان گرنگە کە چۆن پارتی دەتوانێت خەڵک فریو بدا تێگەی خەڵک فریو بدا پارتی 50 ساڵە 6 ساڵە باشترین وەستایە لە فریودانی خەڵکدا یعنی ئەتۆ بایەکت بخاتە بنەوە بایەکت لە بنەوە لێ بدا پمپێکت لە بنەوە لێ بدا پمپێکی نەتەوەی پمپێکی ناسیۆنالیستی گەرمت بکە کە گوایە هەموو شتەکانی دیکە غەڵەتن بەغدا پیسە دیمەشق پیسە عەرەب پیسە شیعە پیسە ئەو پیسە بدە بەتەنیا کۆت باشە بەڵام بەخۆشی گەورەترین
صفقاتی سیاسی لەگەڵ دیمەشق لەگەڵ بنەماڵی ئەحمەد شەرع کە گەورەترین بیزنسیان هەیە لە هەولێردا لەگەڵ ئەردۆغان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران هەتا ئێستا پەیوەندی پارتی لەگەڵ ئێران زۆر زۆر لە پەیوەندی یەکێتی بەهێزترە و باشتریشە و باوەڕ بکەن و لە هەمان کاتدا لەگەڵ بەغدا لە هەمووی گرنگتر چ پەیوەندێکی هەیە لەگەڵ بەغدادا پەیوەندێکی چەند گەورەی هەیە ینی جاروبار خۆی دەتۆرێ خۆی وانی شەندەدا تۆرانەکەی بەتەنیا لە بۆ پۆستە لە بۆ هیچی دیکە نییە لە بۆ پۆستەکانە ئەگەنا ئێستا کە پارتی سەفقات و بیزنسی پارتی لە بەغدا زۆر زۆر لە یەکێتی زیاترە وانە وابزانم هەر هیچ کەسێک نییە ئینکاری ئەمە بکە لە بۆ هەندێ کە دێتە سەر سۆسیال میدیا و ڕاگەیاندن و گەرمکردنی خەڵکی بەڕەڵا لەمادا زۆر زۆر سەرکەوتوو دەبێت دەتوانێت گوشارێکی زۆری سایکۆلۆجی بخاتە سەر لایەنەکانی دیکە بەڵام لە پشتەوە چۆن تەقلیان پێلەیەدا بەخۆی دەچی لەگەڵ ئەحمەد شەرع ڕێک دەکەوێت هەر هەشت کورسیەکە بۆ خۆی دەبا ئەمە زۆر زۆر گرنگە لە دوای ئەوەش دیسان مەزلوم عەبدی ناچار دەبێتەوە بچێتەوە هەولێر بۆ یعنی پارادۆکسێکی زۆر زۆر گەورە هەیە لەبەر ئەوەی پەکێکە هەتاوەکو ئێستا لەو پارادۆکسە خۆی ڕزگار نەکەوت تەنانەت ئەو جەلانیش تۆ باس لە قۆناغی کردیە کە مۆدێلی ڕزگاری نیشتیمانی کلاسیکی بەسەر چووە مۆدلی تورکیایی بوونە مۆدلی عراقی بوونە ئێرانی بوونە ئەو نەتەوەیەت لە چیانی با مەزلوم عەبدی کاری دیکە نەکا بەتەنیا کاری نەتەوەیی بکە ئەوەت لە چیانی بەڕاستی بێمانایە لە بۆ هەندێ دەبینین مەسەلەیەکی بەو شێوەیە یعنی هەم باوەشێکی گەرم و گۆڕ لەگەڵ مالی بارزانی هەم شەڕە دەنوکێک لەو بەرەوە لەگەڵ مالی بارزانی هەیە مەسەلەن ئۆزەلانیش هەروەکو وتم لە تێبینیەکەی کە 2 حوتوبەر لە ئێستا بڵاو کراوە بێگومان مانگێک پێشتر ئەو قسەی گوتراوە بەڵام 2 حوتو پێش ئێستا لایەن ماڵپەڕی سوور نیوز بڵاو کرایەوە دوایی ئەو ڕۆژنامەنووسی کە بڵاوی کردوتەوە گوشارێکی زۆریان بۆ هێنا سەرەتا لای نەبرد دوایی لای بردو بەخۆش دەستی لە کارکێشایەوە بەڵام نەیگوت بابەتەکە غەڵەت بوو من ئەمڕۆکە لەو چوارچێوەدا لەگەڵ بەرپرسیاری قسەم کرد گوتم ئەو بابەتی کە لەوێ بڵاو کرایەوە ئۆجەلان 1000 قسە بە ماڵی بارزانی دەڵێ هەڕەشەش لە دەمێرتاش دەکە ئەمە تاسەر ڕاستە گوتیان هەر هەمی ڕاستە یەک کلمەشی درۆ نییە بەڵام ئەمە بە ئەنقەست بڵاو کراوەتەوە گوتم بە ئەنقەست چێ بڵاوی کردوتەوە هەندێک کەس هەنە ناو ئێمەدا حەز لە قۆناغی چارەسەری ناکەن دەترسن هەر لە بۆ هەندێک دیانەوێ لە پڕەوە بەردەوام زەبرێک لە ئۆجەلان بدەن چونکە لەوێدا ئۆجەلان ئەردۆغانیشی زۆر بەتوندی ڕەخنە کردووە هۆشیاری پێداوە باشە ئەمانە لەناو دەمپارتی بۆ حەز لە پرۆسەکە ناکەن هاوڕێیان من 5 ساڵ بەرە ئێستا چەند جار باسم لەوە کرد کە عومەر ئۆجەلان لەگەڵ پارتی ئیش دەکە عومەر ئۆجەلان برازای عەبدوڵڵا ئۆجەلان لەلایەن پارتی کڕاوە و چەندین جار ئەم کاتە عومەر ئۆجەلان ئەندامی پەرلەمانی تورکیایە و ئەندامی هەدەپێ دەم پارتیە دەم پارتێکی دیموکراسیە لە چوارچێوەی تورکیایی بوون کار دەکا لە چوارچێوەی یاسا کار دەکا و دەبێت دەم پارتی دژی قاچاغی نەوت بێ بەڵام عومەر ئۆجەلان قاچاغی نەوتی نێوان کوردستانی عراق و تورکیای دەپاراست بەغدای بەبێ شەڕەف دەزانی بەغدای بەبێ شەڕەف دەزانی لەوە بارەوە بەڵام قاچاقچیەکانی کورد و تورکی دەپاراستن و ئەمە دەرکەوت لە دواییدا کە بە پارە کراوە و زۆرن ئەمانە لەناو دەم پارتیدا زۆرن لەناو هەدەپەدا زۆرن لەناو پەکەکەدا زۆرن لەناو ڕاگەیاندنی پەکەکەدا زۆرن ئەمانەی کە بە پارە کراون بەشێک یەکێتیش کڕوێتی بەڵام کەمترن بەڵام پارتی زۆر کەسی کڕیون و ئەمانە زۆر بە کاریگەریشن لە بۆ هەندێک تەماشا دەکەین لە تێبینیەکانی دواییدا
ئۆجەلان زۆر بە توندی دەچێتە سەر بنەماڵەی بارزانی و باس لەوە دەکا کە هێنانی بارزانی لە ماوەی ڕابردوودا بۆ جززیرە و بۆ شەڕناخ و سلۆپی بەچەکەوە کە هێزی زریڤانی لەگەڵ داهات و سیلاهی M16 و M15 پێبوو ئەڵێ ئەوە بەتەنیا پیلانێک بوو بۆ گەورەکردنی بارزانی دژ بە من و لە سووریاش بە هەمان شێوە جم و جۆڵی بنەماڵەی بارزانی ڕەخنە دەکرد. بەڵام ئێمە دەزانین ئۆجەلان هیچ مناسبەتێک نەبی هەر هێرش دەکاتە سەر بنەماڵەی بارزانی چونکە کێشەیەکی ئیدۆلۆژی هەیە، بەڵام ئۆجەلان ترسەکەش دەبینی ئەو حقیقەتەش هەیە هاوڕێنی بەڕێز. بەڵێ من لێرەدا دێمە کۆتایی ئەو بابەتە زۆر بەپەلە ئەگەر پرسیارێکتان هەیە زۆر بەپەلە بەڕێک و پێچی بنووسن تاوەکو وەڵامتان بدەمەوە کۆتایی پێبین و کاتەکەتان زۆر بەفێڕ نەدەم بەخۆشم دەبینن زۆر هیلاکم بەڕاستی. کاک ڕێدار من پێم وانە ئیسرائیل هیچ جۆرە تەخریباتێک بکات لە دژی ئەردۆغاندا. بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆ هەندێک خلافی ئیدۆلۆژیان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەردۆغاندا، ئەمە ڕاستیەکە چونکە دوو لایەنی ئاین پەرستن ئاینگەرانە و دوو ئاینگەرەی جیاوازن. بەڵام لە هەمان کاتدا ئەوەی ئەردۆغان لە بۆ ئیسرائیل دەکا شتێکی کەم نییە بەڕاستی. بێگومان ئەردۆغان دەیەوێت لە سووریادا هەندێک زیاتر کۆنتترۆلی سووریای لە دەستدا بێت لەمەدا کێشەیەک هەیە. بەڵام ئایا ئیسرائیل لەناو تورکیادا لە دژی تورکیادا شتێک دەکا؟ من پێم وانە ئەمە بکە. ئەگەر ئەمە بکە خاڵە سوورەکانی ئەمریکا تێدەپەڕێنێ. پێم وانە هەتاوەکو ئێستا شتیوا بکاتن. زۆر سوپاس بۆ پرسیارەکەت. بەڵێ کاک دیار قسێکی وا دەکرێ ئەردۆغان هەر خۆی دەکاتەوە سەرۆک ئەگە کوڕێکی نەبێ، بەڵام لە کۆتاییژە کە نەخۆش بوو کە ئەوە بوو هەوڵەدا تورکیا بگۆڕێ و تۆماس باراک هەمان شت دەڵێ ئەڵێ باشتر وایە تورکیا بگەڕێتەوە سەر سەردەمی عوسمانی میرێکی عەدالەت خواز بێتە سەر دەسەڵات. میرە عەدالەتەکە مەبەستی ئەردۆغانە. بەڵێ ئەڤین پرسیارکریە کاکیوە پرسەکە من هەیە چاوە میلەتێ کورد هێزێ کوردی سیاسی لەبەر یەکبوون ببن. هێزێ کوردێن سیاسی بەرەوەی یەکبوون نابن. ئاڤ چاوە برایەتە گەلان دروشمەکی ڕۆمانتیکە یا چەپە ئەوژی دروشمەکی ڕۆمانتیکە یا کوردێن نەتەوپەرست و ناسیۆنالیست. کوردێ باشوور بەرژەوەندیەکەوان هەیە، کوردێ باکوور بەرژەوەندێکیوان هەیە. هەنێک دەمپارتی وەک من گوت نەها لە دژی پێواژێنە ji بۆی ku ew bixwe kesên netewperist in newsa netewperistin wekû Osman Bayî Demir qîreqîrê netewî dikin filan û bêwan we dibêjin eger ew pêvajo sirkeve cê me li nav dempartî namîne dê ocaran destkedarekî li serê me bixe. Yanî bizane li nav Kurdiyan de kategoriyên çend cuda hene. Loma jî yekîtiyekî Kurdan çê nabe. Yekîtiyekî Kurdan rast nîne. Ev tenê çi bêjim wekî kesekî feqîr e hejar li dinyayê de ji bo ku hêviyekî bo xwe çê bike dibe Xwedê kerîm e. Xwedê dê rizqekî bidê, Xwedê dênan bidê. Dilê xwe ew dike. Ew partiyên Kurdî jî loma hinek car vêyekê dikin, hinek carî jî bi amancê siyasî bekar dînin. Yekîtiyekî Kurdan yekîtiyekî etnîkî çê nabe. Berjewendiyên me cuda hene û ew berjewendî jî zehmet tu yekîtiyekî têda çê bike. Lê tu dikare yekîtiye dîmokratan, yekîtiye faşîstan, yekîtiye serseriyan
یەکێتی ئۆلداران تو دەکاری تشتێکی وسا ئاوا بکەیت یعنی کو ئیزاحا بەرژەوەندێکی گشتی بکە یەکێتیە کوردان چۆ ئیزاحا بەرژەوەندیا گشتی دەکە یانی چۆوە وەرە یەک میناک ژمەڕە بێنە چۆوە دەکاری بکە ناکە یانی تشتێکی وسا نابە ئەف تەنێ دروژمە ئەف خەیاڵی شاعیرانە ڕاستی گەرەک کورد دەبژوێ بەردەن بەڕاستی بەڵێ کاک دیار لە دەوروبەری تورکیادا ئەم جۆرە جیهادیانە هەن لە مێژە تورکیا لەسەر ئەمانە کار دەکات تورکیا لەگەڵ ئەلقاعیدە کاری دەکرد لەگەڵ داعش کاری دەکرد و لە دواییشدا دوایەوەی ڕیسوابوونی هەڵسا دەستی بۆ ئەم جۆرە جیهادیانە بردووە لە کۆتاییدا بەسەر کوێ دەیان تەقینیتەوە جارێ دیار نییە بەڵام لەبیرت نەچێ ئەمانە هەر هەمویان لە ژێر بە ئاگاداری موساد و CIA دەکرێت یعنی مەحاڵە ئەگەر شتیوە ئەمریکای لە پشت نەبێ مەحاڵە ئێران دەوڵەتی عراق وها بەغدا وها بێدەنگ بێ بەڵام دیارە CIA لە پشتە چۆن لە هەولێر هەندێک کەس هەن کە پارتی پێی خۆش نییە وها بکەن لە دژی ئێران پارتی پێی خۆش نیە چونکە بەرژەوەندی پارتی دەکەوێتە ژێر مەترسی خۆ پارتی پێی خۆش نییە ڕۆژە ئێران بە دڕۆن لە هەولێر بدا بەڵام لەگەڵ ئەو کەسانە زۆر شتی بۆ ناکری پارتی چونکە ئەمانە لە ژێر پارێزبەندی ئەمریکا و ئیسرائیلدانە ئەمەش بە هەمان شێوەیە پێم وایە ئەگەر ڕاستیەکە هەبێ ژمارەکەیان چەندە جاری دیار نییە بەڵام شتێکی وە ماوەیەکی درێژە دەگوترێت احتیمال زۆرە ڕاستیەکی خۆی هەبێ بەڵێ ئەمە بابە کاک ئاریان ئەمە بابەتێکی دوور و درێژە یعنی قەندیل ناتوانێت لە کۆتاییدا ئەگەر ئەو جەران بڵێ فلان شتی بکە ناتوانێت نیکە کە بڕیارێکیدا دەبێ بەلای کەم دەبێ بڵێ جێبەجێ دەکەین لەگەڵیدانە ناتوانێت بڵێ لەگەڵی دانینە بەڵام لە زۆر شتیشدا قەندیل تەماشا دەکەی لەو جەلانیان تێناگا یان بەرژەوەندەکانی ناخوازێ ویانیش هەندێک شەرت و مەرج هەنا لە دەوروبەری قەندیل ڕێگە نادەن ئەوە بێ بەڕای من بەو شێوەیە مامەڵەیەکی غەڵەت دەکەن کەسێک کە لە زیندان بێگومان دەبێ قسەی هەبێ دەبێ ڕێزی لێ بگیرێ دەتوانێت پەرتوک بنووسێت دەتوانێت بیر بۆ چونی خۆشی دەربڕێ بەڵام میکانیزمی کارکردن بەو شێوەیە نابێت یعنی حیزبێک هەموو حیزبەکان بڵێن مەبەستم حیزبەکانی دەوروبەری ئەوەیە گروپی ئۆجەلانیە هەمیان بڵێن ئێرادەی ئێمە ئیمرالیە یعنی ئێرادەی ئێمە حەبسخانەیە شتێکی غەڵەتە بەڵێ کاک ئەڤین ئەنە کەسە تکلیۆن بە جۆلانێرە پرخۆشە بەڵێ هاوڕێیان پرسیارەکان دووبارە دەبنەوە هەست دەکەم بەڵێ هیچ حیزبێک ناتوانێت میدیای ڕاگەیاندنی پارتی تێ بپەڕێنێ چونکە هەر هەمویان ئەو چی پێدەن غوسلی کوردایەتیان لەخۆ دەرنەکردو هەر کەسێک کە غوسلی کوردایەتی لە خۆی دەرنەکردوێ دەکەوێتە ناو تەڵەی کوردایەتی هەدەپ بۆ ناتوانێت دەوێری بچێتە هەڵبژاردن بڵێ یعنی ئەو ڕێکخراوەی ئۆجەلانی لە تورکیا جیاوازە لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان لە تورکیادا چەندین جار کاک دیار عومەر باسی ئەو سۆسیۆلۆژیان کردێک کاتمناوە زۆر بە کورتی باسی دەکەم لە بەرنامەکانی پێشدا باسم کردووە دوو سۆسیۆلۆژیای جیاواز هەنا سۆسیۆلۆژیایەکی ئەی شاخە سۆسیۆلۆژیایەک ئیشارە ئەو سۆسیۆلۆژیای شار
بەتەنیا لە باکوور لەناو دەم پارتی لەناو هەدەپا بەهێزە و ئەمانە پێشتر پەکەکیان ناچەر کردو پەکەکە چووە لەگەڵ ئەمانە سازشی کردو و شەرتی ئەمانەی قبول کردوونە یعنی پێش پەکەکە شتێک هەبووە بە ناوی سۆسیۆلۆژیای کوردی شار بەڵام ئەمانە نیان دەتوانی بەبێ پەکەکە بکەن و نەشیان دەوی شتێک ڕوو بدا وەکو ئەو ڕیفۆرم خوازە کوردانەی ئێران و حیزبی دیموکراتی کوردستان تێگەی بە یەکتری بڵێن جاش و جوێن بە یەکتری بدەن و شتیوە پێیان باش بوو بەیەکەوە کارکردن کارێکی سەرکەوتوانە دەبێت لەوێ جیاوازە بەڵام گروپی ئۆزەلانی چەکداری لە هیچ شوێنێکدا ناتوانێت سیاست بکە لە 1000 ملیۆنێک چەکداریشی هەبێ ناتوانێت دوایی بچێتە هەڵبژاردن لە شەنگاریش ناوێرن بچنە هەڵبژاردن لە شەنگال پەکەکە ناتوانێت بچێتە هەڵبژاردن چونکە سیاست ناکەن ئیدارە ناکەن تێگەی بەتەنیا درشم و دروشم بازی و نمایشی سەربازی و ئەم شتانە ئێمەش خەڵک بێزار دەکەیانی خەڵک ئەمڕۆ نانی دەوێ ئاوی دەوێ پەروەردەی دەوێت داهاتوی دەوێ ئارامی دەوێت تێگەی ئاساییشی دەوێ ئەوەی ناوێ ئەتۆ 24 ساعت باسی فیدل کاسترۆ و ئەم جۆرە شتانەی بۆ بکەیت بەڵێ هاوڕێیان کاتم هیچیش نەما زۆر داوای لێبوردنەکەم دەبێ بڕۆم سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایەکەم تەرخەمی مەکەن تکایە ڤیدیۆکانمان شێر بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن تکایە بەردەوام چرکە لەسەر زەنگوڵی ئاگادارکردنەوە لێ بدەن هەتا بەرنامەی ئایندە کاتێک خۆش هەڵبژین ڕێز و سڵام بۆ هەمووتان بای بای